ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وعلى آله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار أما بعد مسلمانان همومان بدواي بختوري دادقارين بەڵام شەر نییە هەمومان بەختەوەریمان دەست بکەوێت هۆکارێک هەیە زۆر ڕەئیسیە هۆکارێکی زۆر گرینگە بۆ بەدەستهێنانی بەختەوەری بەڵام ئەگەر سەیر بکەین موسڵمانان کەوا پێویستە ئەو هۆکارە لە خۆیاندا بهێنەدی و بە دڵنیاییشەوە پێی بەختەوەر دەبن بەڵام دەبینین بەداخەوە خەڵکێکی زۆر هەیە وازی لەو هۆکارە هێناوە یانخود زۆر بە کرچ و کاڵی و بە تەمبەڵی دەستی پێوە دەگرن لە کاتێکدا ئەم هۆکارە بریتیە لە واجبێکی خوا لەسەرمان واجبێکی سادەش نا واجبێکەوە هەر کەسێک نەیکات عقوبەیەکی گەورەی بەدواوەیە ئایا ئیمانی لەدەست داوە یا ئیمانی ماوە ئەوها واجبەکە گەورەیە واجبێک خوای پەروەردگار لە سەروی حەوت تەبەقەی ئاسمان کاتێک پێغەمبەرەکەی بەرز کردەوە بۆ ئاسمانەکان عەلەیهی السەڵاتو وەسسەلام ڕاستەوخۆ بەبێ واستە ڕاستەوخۆ خوای پەروەردگار بە پێغەمبەرەکەی فەرموو ئەوە واجبە لەسەر ئوممەتەکەت ئەویش بریتیە لە نوێش بەڵێ خوای پەروەردگار لە شەوی ئیسرا و میعراجدا 50 نوێژی لەسەر ئومەتی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسسەلام واجب کرد بەڵام بە ڕەحمەت و بەزەیی خۆی دوایەوەی کە پێغەمبەرەکەمان عەلەیهی السەڵاتو وەسسەلام داوای لە خوا کرد کردێ 5 نوێژ شەو و ڕۆژێک 5 نوێژ لەسەرمان واجبە ئەوە بریتیە لە کۆڵەکە و ڕاگری دینی هەر کەسێک هەر وەکو چۆن هەموو بینایەک ڕاگری هەیە کە ڕاگرەکە نەما زۆر نزیکە بیناکە بتە پێ و بڕوخێت هەر کەسێکیش دەستی لە نوێژ بەردا ئەوە دین و ئیمانەکەی لە خەتەردایە یا ڕوخاوە یا بەم جوانە دەڕوخێت ئاوایە ئیقامەی نوێژ ئەنجامدانی نوێژ هۆکارێکە لە هۆکارەکانی دەستخستنی بەختەوەری هەم لە دنیا و هەم لە ئاخیرەت لەوانەیە بوترێت چۆن نوێژ بەختەوەریمان بۆ دەستەبەر دەکات لە دنیادا بە سەیر بکەین مسلمانان بەختەوەری ئەوە نییە کەوا ماڵت زۆر بێت ئەوە نییە کە مەنزیلە و پلەت بەرز بێت ئەوە نییە کەوا گەنجێک بی و ڕەنگت جوان بێت ئەوەی کەوا خەڵکەوە بە بەختەوەری دەزانێ ئەوانە بەختەوەری نین بەختەوەری بریتیە لە دڵ ئارامی بەختەوەری بریتیە لە مرتاحیەت بەختەوەری بریتیە لە ئیسراحەت ئەگەر کەسێک دەڵێ وان نییە باش ئەگەر کەسێک هەموو دنیای ئەو بێ مەلیکی هەموو دنیا بێ کەوا دەقەیەکی ژیانی لە خۆی ئەمین نەبێ لە خۆی مرتاح نەبێ نەتوانێ بچێتە ناو بازار وەکو کەسێکی سادە بسوڕێتەوە تخوا ئەمە بەختەوەریە
تخۆ ئەمە دڵ ئارامیە کە بەردەوام دڵی ترسی تێدایە های ماڵەکەی بدزرێ های لە معاملەیەک زەرەرکا و مفلیس بێ های مردن لە ناکاوێک بۆی بێ و بیباتەوە بەردەوام ترس لە دڵیدایە و هەموو شتەکانی تریش ئەوەی کەنە قیاس لەسەر شتەکانی تریش هەمان شێوەیە دڵ مرتاح نییە بەڵام بە نوێش دڵ مرتاح دەبێت بە ئەنجامدانی نوێش دڵ ئیسراحەت دەکات بۆیە پێغەمبەرمان عەلەیهی السەڵات وەسەلام دەیفەرموو ئەریحنا بیها یا بیلال کاتی نوێش دەهات دەیفەرموو ئەی بیلال بڕۆ بانگ بدە با مرتاح بین ئیسراحەت بکەین بە نوێژەکانمان پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام کاتێک دووچاری کارێکی قورس بووایە ناڕەحەتیەک کارێکی قورسی هاتبایە پێش ففزع إلى الصلاة دەچوو نوێژی دەکرد ئەمە بریتیە لە مەنهەجی ژیانی تۆ مسلمان کاتێکەوە تۆ دڵت تەنگە خەفەتباری ناڕەحەتێک هاتۆتە ڕێگەت دووچاری کێشەیەک بوویتەوە کێشەیەک هاتۆتە ڕێگەت ففزع إلى الصلاة پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام دەچوو نوێژی دەکرد دەی تۆش دەست نوێژ بگرە و بڕۆ نوێژ بکە دڵت مرتاح دەبێت دڵ نیابە وەکو پێغەمبەر یعقوب سەلامی خوای لەبێ إنما أشكو بثي وحزني إلى الله من خەم و پەژار و خەفەتەکەم دەجێڕمەوە بۆ لای خوا چونکە تەنها خوایەکەوە بتوانێت دڵی تۆ مرتاح کات تەنها خوای پەروەردگارێکەوە بە کون فەیەکونێک دڵی تۆ ئارام دەکات بۆیە ناڕەحەتیەکانت بگێڕەوە بۆ لای خوا دەست نوێژ بگرە و نوێژ بکە و داوە لە خوا بکە خۆ ناڕەحەتیەکەت لەسەر ئاسان بکە واستعینوا بالصبر والصلاة زانان دەفەرموون یعنی چی ئەمایەتە چۆن داوای یارمەتی بە ئارامگری و نوێژ بکەین دەفەرموون کاتێک دووچاری ناڕەحەتیەک بووی دەی نوێژ بکە نوێژ ئارامگریت فێر دەکات ئارامگریت توش دەکات تووشی ئەوە دەبی کەوا دڵت ئارام دەبێ جەسەد ئارام دەبێ مێشکت ئارام دەبێ مرتاح دەبی دڵ نیابە پیاوێک بووی باسکردم وتی مامۆستا واقعەکەم بەسەر هات لە ساڵێک لە ساڵەکان ماڵم هەبوو خوای گەورە ماڵی پێدا بوو بەڵام ماڵەکەم ئاگری تێبەر بوو هیچ شتێکم بۆ دەرنەچوو ئەوەی کەوا تۆ دەڵێ شتێک پێویست بوو بێ بۆ ژیان لە زەڕوڕەتی ژیان من بۆم دەرنەچوو ماڵەکەم هەر هەمووی سووتە تەواو دەستم بەتاڵ بوو هیچم پێ نەما کاتێکەوە خەڵک خەریکی ئەوە بوون کەوا خانووەکە بکوژێننەوە کە زانیتم ئاگرەکە هەر بڵێسە دەکا و ئومێدی ئەوەم نەماکەوە ئەو ئاگرا بکوژێتەوە و ماڵەکەم دەست بکەوێتەوە بیرم کردەوە ئەو کاتە کاتی نوێژی عەسرە وتم ها با بۆ دنیاکەم قیامەتەکەم لەدەست نەدەم هەسام چووم دەست نوێژم گرت و نوێژی عەسرم کرد و داوام لە خوای پەروەردگار کرد وتم خوای پەروەردگار تۆ ئەم تاقیکردنەوەت بەسەر هێنابووم من زۆر شوکرانە بژێری تۆم سوپاسی تۆ دەکەم ناشکریش دەرنابڕم خوایە خۆت بە گەورەی خۆت دڵم ئارام بکەی و سوکنایی بەسەر دڵم دابێنی کەوا من ئارامگر بم و ناشکری دەرنەبڕم وتی واللهی مامۆستا دوای ئەوەی کەوا من ئەو نوێژەم کرد ئارامیەک مرتاحیەک بە دڵم داهات نەک پێم ناخۆش بوو بێ کە ئەو واقعەم بەسەر هاتووە وەم دەزانی هەدیەیەکە و لەلایەن خواوە تایبەت بۆ من نێردراوە ئەوها دڵم خۆش بوو بە واقعەکە چییە ماڵم هەمووی سوتاوە هیچی بۆ دەرنەچوو وتی واللهی مامۆستا ئەو دڵ ئارامی خوای گەورە بەسەر دڵی من داهێنایی ئەوەندە مرتاح بووم لە مسافەیەکی زۆر کەم لەبیرم چۆوە کە قەزەیەکی وام بەسەر هاتوو لە مقابل ئەو سەبر و ئارامگریە و ئەو نوێژە کەوا نەمهێش لە دەستم بچێت خوای پەروەردگار لە ماوەی 1 ساڵدا زۆر زیاتر لەوەی کە هەم بوو خوا پێیدامەوە زیاتر لەوەی کە هەم بوو کە لە دەستم چوو بوو خوای گەورە پێیدامەوە خوای گەورە معاملەیەکی هێنایە ڕێگەم و معاملەکەم کرد خوای گەورە چەندان قات بۆی تعویز کردمەوە زیاتریش لەوەی کە هەم بوو خوای گەورە بۆی زیات کرد نوێژ دڵت ئارام دەکات ئەگەر خەفەتت هەیە ئەگەر کێشەت هەیە وەرە دەست نوێژ بگرە و
سوزدە بەرە بۆ خوای پەروەردگار دڵ نییە بە خوای پەروەردگار دڵت ئارام دەکات مسلمانان نوێژ تاموچێژێکی هەیە واللهی هیچ خواردنێکی سەر زەوی ئەو تاموچێژەی نییە واللهی هیچ بینینی هیچ شوێنێکی خۆش و هیچ منزەڕەیەکی جوان ئەو خۆشیە نادا بە دڵت بەڵام بەداخەوە ئێمە لێی بیئاگاین تاموچێژێک خۆشیەک نەوەکو کاتی بێ و لە دوای ئەو خۆشیە ناخۆشی بەدوادا بێ نەخێر بەڵکو خۆشیەک بەردەوام دەمێنێتەوە لە دڵتدا هەتا وەکو وەفات دەکەی بەسەرهاتێکم خوێندەوە پیاوێک دەژێڕێتەوە دەڵێ لەگەڵ کەسێک کەوا لە غەیری وڵاتەکەی خۆم بوو تووشی مەعامەلەیەک بووم پێویست بوو کەوا بچمە ئەو وڵاتە و مەعامەلەیەک بکەم و ئەو کەسەم کردە کەفیلی خۆم من نەمزانی ئەو کەسە کەسێکی مسلمانە بەڵام بۆ خۆم مسلمان نەبوو ئەوە دوای ئەوەی کە مسلمان دەبێ ئەو واقعە دەژێڕێتەوە کابرا دەڵێن لەگەڵ ئەو کەسە کەوا کە کردبوومە کەفیل و پێکەوە خەریکی ئیش و کارەکە بووین کاتی نوێژ هات ئەو کەسە دەستنوێژی هەڵگرت و ڕووی لە من کرد وتی با نوێژەکەمان بکەین کابرا نەیزانی کەوا منیش مسلمان نیم منیش هەرچەندە وتم من مسلمان نیم و ئیسلام دینی من نییە و بەس لەبەرەوەی زمانەکەمان یەک نەبوو لێم حاڵی نەدەبوو چەند کەسێک بوون دەستیان کرد بە نوێژکردن و بانگی منیان کرد و منیش لە ڕووی دامەم چوم لەگەڵ وان ڕاوەستام و وەکو وان حەرەکەم دەکرد کاتێکەوە چوومە سوزدە هەستم کرد ئەم حەرەکەیە حەرەکەیەکی سادە نییە ئەوە من چی دەکەم ئەوجا هەستم کرد بەڕاستی ئەمە سوزدەیەکە و بۆ خالقی خۆمی دەبم خۆشیێکی زۆر بە دڵم داهات مرتاحیەکی زۆر کە لە حەیاتم هەستم پێ نەکرده بوو هەستامەوە بۆ جاری دووەم سوزدەیان بردەوە منیش سوزدەم بردەوە لەگەڵیان دوای ئەوە کە نوێژەکە تەواو بوو بەردەوام ئەو حەرەکاتی کە کردبووم کە سوزدە بردن بوو بەردەوام لە مێشکمدا دەهات و دەچوو ئەمە چی بۆ من کردم ئەم خۆشیە چ بوو من قەتم تاموچێژی وا لە دڵمدا نەکردووە قەت ئەوها مرتاح نەبووم قەت ئەوها ئارام نەبووم دڵم ئەوها ئارام نەبووە بۆیە دوجار ئەوەیە کەوا بڕیار دەدا مسلمان بێ و ئیسلامەتی خۆی ئەعلان دەکات مسلمانان ئەوەی کەوا ئێمە لە مناڵیەوە باوکو دایکمان وتوێتی نوێژ بکە و تا ئێستا دەیکەین بە سادەمان وەرگرتووە بەخوا زۆر عەظیمە زۆر گەورەیە مرتاحکەری دڵمانە بەختەوەری بۆ دڵمان دێنێ والله بويا پیغمبر عليه الصلاة والسلام دي فرمو وجعلت قرة عيني في الصلاة وقرأ قرتني چاوكانم لناو نويج دايا من لناو نويج دا چاوكانم مقرأ دقرن لبي إسراحة دكا بويا دل إسراحة دكا مشك إسراحة دكا لا شيء إسراحة دكا پیغمبر دي فرمو عليه الصلاة والسلام أقرب ما يكون العبد من ربه وهو ساجد فأكثر الدعاء دي فرمون نزكترين كاتي عبد لخوا وكاتي سوزديتي كتو سوزد بين نزكترين كاتي تو لخواي پروردگار او كاتي كتو سوزد بردو بخواي پروردگار بويا دل بي مرتاح دبيت دي فرمون لو كاتبويا زور دعاء بكنو زور بپارنا والاخوا مسلمان سوزد بردن ونويش كردن او پريماناي بندايتي وعبدايتي وزليلبون بو خواي تيدايا كتو دلي من باورم بخوا هي وسوزده بخوا نابي دي كامه باور بيبونا بين بلي كوا نشاني بندايتي تو بخوا بين بلي لچي دايا او بريماناي بندايتي كبرسترين شويني تو بشخصيترين شويني تو كنيوچوانا دي خين زمترين شوين كوا جي بي كانت بخوا او ما نزليليا او ما عبدايتي وبندايتي لبر اوي تواو مانای عبدایەتی تێدایە هەموو مەخلوقات سوزدە بۆ خوا دەبن پێتان سەیر نەبێ گوێ لەم ئایەتە ڕابگرن خوای گەورە دەفەرمێ ئەلەم تەڕە ئەن الله يسجد له من في السماوات ومن في الأرض تۆ نابینی ئەی محەممەد عليه الصلاة والسلام ئەوەی لە نێوان ئاسمانەکان و زەویدایە ئەوەی لە ناو ئاسمانەکان و ئەوەی لە ناو زەویدایە يسجد له هەموو سوزدە بۆ خوا دەبن
والشمس والقمر روش سوزدە بۆ خوا دەبات والقمر مانك سوزدە بۆ خوا دەبات والنجوم والشجر والدواب دار و ئەوەی کەوا زیندەوەرە و حیواناتە بە گیاندارەوە بە بێگیانتەوە بە خاوەن عەقڵ و بێعەقڵەوە هەموو سوزدە بۆ خوا دەبات وكثير من الناس وكثير حق عليه العذاب زۆرێکیش لە خەڵکی هەیە سوزدە بۆ خوا دەمەوە بەڵام زۆرێک هەیە کەوا سوزدە بۆ خوا نابات خوای گەورەش عقوبەی بۆ ئەو کەسانە داناوە ئەوانە مستحقی جەهەنەمن والجبال جبال شاخ سوزدە بۆ خوا دەبات چۆن ئێمە نازانین بەڵام دڵنیا بن ئەمە ئاەتە مسلمانان ئەگەر عەقڵی ئێمەش قبوڵی ناکە خوا فەرموویەتی دەبێت تەسلیمی ببین والله ڕۆژ و مانگ و ئەستێرەکان شاخەکان دارەکان زیندەوەرەکان هەموو سوزدە بۆ خوا دەبن بەس ئەوە عەبدێکی دڵڕەقی نەزان بە خۆی و بە قەبر و قیامەتی خۆیەتی سوزدە نابات ئەگەر نا ئەو مەخلوقاتانە عەبدایەتی خۆیان دەسەلمێنن بەندایەتی خۆیان دەسەلمێنن کە سوزدە بۆ خوا دەبن ئەوەی لە ئاسمانەکانە هەرچی لە ئاسماندایە سوزدە بۆ خوا دەبێت من في السماوات ومن في الأرض أوي لزوي دايا وهرشي لزوي دايا أوي تو ببير الداد إلى هم زندوريك سوزب وخوادبات أخبوي پیغمبر عليه الصلاة والسلام فرموي إني أرى ما لا ترون وأسمع ما لا تسمعون من اشتانك دبينم إيوه نايب بين المشتانك دبيستم إيوه نايب بيستم أطت السماء أسمان دنقي لي وديت إما دي بيستين لا بس پیغمبر دي فرمي عليه الصلاة والسلام من دي بيستم إيوه نايب بيستم ئاسمان دەنگی لێوە دێت و حەقی خۆشیەتی دەنگی لێوە بێت وەڵڵاهی چوار پەنجە نابینەوە لە ئاسمان بەتاڵ بێت ئیلا مەلایکەتێک یا بە پێوەیە لە سوزەدایە بۆ خوا هەموو عەبدایەتی خوا دەکەن مەخلوقاتی خوا ئێمەی لە دواوەین ئێمە بەندایەتی خوا وەکو شایستە بێ بۆ خوا نایکەین مسڵمانان بۆیە نوێژ بەختەوەری دنیامان بەنسیب دەکات دڵنیا بن لە هەر ناڕەحەتیەک وەرە دەست نوێژ بگرە و نوێژ بکە دڵت مرتاح دەبێت داوا لە خوای پەروەردگار بکە دڵنیا بە خوای گەورە مرتاحت دەکات ئەگەر ئەوەی کێشەی لە ڕزق هەیە دیوەرە نوێژ بکە خوای گەورە ڕزقت بۆ دابین دەکات فكفلها زكريا مريم پیغمبر زكريا كفالتي كرت كلما دخل عليها زكريا المحراب وجد عندها رزقا قال أن هذه پروردگار ده فرمي كلما دخل عليها زكريا المحراب هر كاتيك پیغمبر زكريا كده چوب ولاي مريم سلامي خوي لبيت كلا ناو محرابكي خوي خريش عبادت بو وجد عندها رزقا رزق خواردنێکی دەدی میوەیەک لە زستانان میوەی هاوینە لە هاوینان میوەی زستانە قال أنى لك هذا أولا شويت هنا أي مريم قال هو من عند الله دي فرمو أولا لأن خوا رزقي داو زانيان ده فرمونا قال كسيك دي بزانه خوي يقلاكاته بو خوا وخوي زليلكا بو خوا وعبادتي خوا بكا ونوش بكات خوا رزقي دابين دكا قصية كدوي أو مريم بيشوايا لو قصية دا خواهي قولت سيدة فرميت لسورة ذاريات وما خلقت الجن والإنس إلا ليعبدون ما أريد منهم من رزق وما أريد أن يطعمون إن الله هو الرزاق ذو القوة المتين ده فرمي من جن وإنس دروز نكردو إلا بؤونا بكوا بمبرسن بتنها خواهي قولت ده فرمي من خواردن ورزق روزيم لوان ناويت نام بكوا أوان رزق روزي بيدا بكان نبو خويا نبو إيما إن الله هو الرزاق ذو القوة المتين پروردگارك ورزقي هموان دده زنان تفسير يم آيات ده فرمون سي ده فرمون واتاتو خوا پرستی لخود دا بهندي تو عبدايتي لخود دا بهندي خوا أو وعدي كداويتي إن الله هو الرزاق ذو القوة المتين دهنتدي خوا رزق بددت أوي كوان منالي نيا با بندایەتێکی ڕاستەقینە بۆ خوا بکات نوێژ بکات بە نوێژکردنێکی تەواو خوای گەورە مناڵی پێدەدات
لو كاتك بيغمبر زكريا أوي بيني لاي مريم هنالك دعا زكريا ربه قال ربي هب لي من لدنك ذرية طيبة إنك سميع الدعاء دعاي كرت أي خوي پروردگار مناڵێکی پاک ذڕیەتێکی پاکم پێ ببەخشە تۆ بیسەری دوعای ئەی پەروەردگار فنادته الملائكة وهو قائم يصلي في المحراب أن الله يبشرك بيحيى ملائكة كان كاتێک کە زەکەریام دوعای کرد خوا دەفەرمێ مەلایکەتەکان بانگیان کرد چ کاتێک وهو قائم يصلي في المحراب لو كاتك نوێژی دەکرد لە ناو میحرابەکەیدا خوای گەورە مژدەت پێدەدا بە یەحیا لە کاتێکەوە ڕیشی سپی بووە سەری سپی بووە و بە ساڵات چووە خێزانەکەشی بە هەمان شێوە خوای پەروەردگار مناڵەکەی پێدەدا کە یەحیایە و دەشی کا بە پێغەمبەر دەی نوێژ بەختەوەری دنیامان بۆ دابین دەکایاننا لە مرتاحی دڵمان ئەوە مرتاحی دڵمان لە ڕزق و ڕۆزی ئەوە ڕزق و ڕۆزی لە نەوەوەچە ئەوە نەوەوەچە کەواتە نوێژ کە خۆمان یەکلا کردەوە و بەندایەتی ڕاستەقینە لە ئێمەدا هاتە دی خوای گەورەش بەخوا ئێمە لەبیر ناکات داوا دەکەم لە خوای پەروەردگار لەوانەمان بژێڕێ بەندایەتی ڕاستەقینە دەکەن ئامین والحمد لله رب العالمين الحمد لله ثم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه أما بختوري دنيا بوكوا باسمان كرت نوێژ بەختەوەری قیامەتیشمان بەنسیب دەکا و بۆمان دەستەبەر دەکات هەر لەو کاتە کە دەمری لە ناو گۆڕدا بەختەوەریت بەنسیب دەکات پێغەمبەرمان عەلەیهی الصەڵاة وەسەلام دەفەرمێ لە حەدیثێکدا دەفەرمێ عەبدەیەکەوا دەمرێت لە ناو گۆڕدا لە لای سەریەوە دێن بۆەوەی کەوا عەزابی بدەن عەزابی قەبر نوێژەکەی لە لای سەریەوە ڕێنادات دەڵێن ناهێڵم لێرەوە عقوبەی بدەن لێرەوە عەزابی بدەن دێ ئەوەی کەوا سەدەقەی کردووە ئەوەی ڕۆژی گرتووە هەر یەکەو لە لایەکەوە مەبەستەکەم ئێرەیە نوێژ لە لای سەرەوە ڕێگری دەکات کە تۆ عقوبە بدرێی ئەمە لە ناو قەبردا بەختەوەری بۆ دەستەبەر کردی یان کە عقوبە نەدرای ئەمە بەختەوەری بەدەستێنانە أي بو قيامتت أول ما يحاسب به العبد يوم القيامة يحاسب بصلاته أو في صلاته يكم شد لقيامت پیغمبر ده فرمي عليه الصلاة والسلام كان لعبد ببرسليتها ويكم شد كان لي ببرسنوا محاسبة دكر لنوجكاني ده مسلمانان أن حديثة أقاما ليه يكم شد لقيامت ضل نيابة هيك اللي نابرسن یەکەم شت کە لێت دەپرسن ئەوەیە لەگە نوێژەکانت چۆنی نوێژت کردووە ئایا لە 5 نوێژ دوود کردووە و 3 دواز لێهێناوە ئایا 3 کردووە و 2 دواز لێهێناوە 4 کردووە و نوێژی بەیانیانت تەرک کردووە یەکەم پرسیار ئەوەیە ئێستا وەڵامی حازر کە یەکەم پرسیار ئەمەیە لێت دەکرێت لەگەڵ نوێژەکانت چۆن بووی پێغەمبەر دەفەرمی عەلەیهی الصلاة والسلام فإن صلحت فقد أفلح وأنجح ئەگەر نوێژەکانی تەواو بوو بن فقد أفلح وأنجح ئەوە تەواو بردیەوە و ڕزگاری بوو ڕزگارت دەبێت ئەگەر هاتوو وإن فسدت ئەگەی خراپ بوو نوێژەکانی فقد خاب وخسر ئەوە دۆڕاندوویەتی و خەسارە دمەند بووە تەواو دی ئەو کەسەی کەوا لەگەڵ نوێژەکانت تەمبەڵی یەکەم پرسیار لێت ناکرێ دڵت پاکە مامۆستا بەخوا دڵم زۆر پاکە مامۆستا بەخوا لەگە خەڵک زۆر چاکەم ڕێزی خەڵک دەیگری بیگرە یەکەم پرسیار لێت دەکرێت نوێشتە باش نەبی لە نوێژەکانت فقد خاب وخسر دۆڕاندووتە هەر کەسێک بێت پێغەمبەر وا دەفەرمی عەلەیهی الصەڵاة وەسسەلام مسلمانان ئەگەر لە مەعامەلەیەک زەرەر بکەی مەعامەلەیەکی تر بێتە ڕێگەت تعویزی ئەو زەرەرمەندی ڕابردووت بۆ بکاتەوە ئایا ئەمە دەستکەوتێکی گەورەیە یان نا بەڵێ دەستکەوتێکی گەورەیە پێغەمبەر عەلەیهی الصەڵاة وەسسەلام دەفەرمێ پرسیار لە هاوڵان دەکا دەفەرمێ ئایا ئێوە چۆن دەیبینن ئەگەر ڕووبارێک بە بەردەمی ماڵەکانتاندا بێ یەکێک لە ئێوە هەموو شەو و ڕۆژێک 5 جار خۆی لە ڕووبارە بشوات 5 جار پێتان وایە هیچ چڵکێک پیساییەک بەو کەسەوە بمێنێ سەحابە وتیان نەخێرەی پێغەمبەر عەلەیهی الصەڵاة وەسسەلام هیچ پیسایی و چڵکی پێوە نامێنێ
پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی دەی پێنج نوێژە فەرزەکە ئاوایە چۆن ئەو ئاوە چڵک و پیسی لێ دەکاتەوە ئاوها نوێژەکان تاوان لە ئێوە ڕەش دەکاتەوە برا ئێمە ئەم هەموو تاوانەمان کردووە تاوانمان زۆر کردووە ئەمە زەرەرمەندی و دۆڕانە ئەمە لەو مەعامەلەیە زەرەرمان کردووە ئەی چۆن خازان دەکەین دەست بە نوێژەکانمان بکەین بەڕێک و پێکی و نوێژیش لە داهاتوو لە خراپە دەجێڕێتەوە ئینە سەڵاتە تەنها عن الفەحشاء والمونکەر ڕێگری لە خراپە دەکات بۆ ڕابردووش تاوانەکان لەسەر ڕەش دەکاتەوە پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام فەرمووی فإنك لا تسجد لله سجدة إلا رفعك الله بها درجة وحط عنك بها خطيئة فەرمووی هیچ سوزدەیەک نییە کەوا بیبەی هیچ سوزدەیەک نییە یەک سوزدە بەری بۆ خوا دەرەجەیەک بەرز دەکاتەوە لە قیامەت و تاوانێکش لەسەر ڕەش دەکاتەوە بۆیە پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام بە پیاوێکی فەرمووی داوا بکە چیت دەوێت چیت بۆ بکەم فەرمووی پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام داوام ئەوەیە کەوا ڕەفاقەتی تۆ بکەم لە بەهەشتدا فەرمووی دەکەواتە یارمەتی من بدە من داوا دەکەم کە خوا تۆ بباتە بەهەشتەوە بەس یارمەتی من بدە بکەثرەتی السجود بە زۆر سوزدەبردن چونکە تا سوزدەیەک زیاتر بەری پلەیەک بەرزتر دەبی سوزدەیەک زیاتر پلەیەک بەرزتر سوزدەیەکی تر پلەیەک بەرزتر ئاوایە چ ئەی دڵخۆشی بۆ ئەو کەسێکەوە زۆر سوزدە دەبا و زۆر نوێژ دەکات دڵخۆشی بۆ ئەو کەسە ئای دۆڕانیش و خەفەتباری بۆ ئەو کەسێکەوە هەتا ئێستا سوزدەیەکی بۆ خوا نەبردووە یا ساڵێکە سوزدەیەکی بۆ خوا نەبردووە مانگێکە سوزدەیەکی بۆ خوا نەبردووە دەی هاوار بە ماڵی ئەو کەسە بەڕاستی کۆتاییم وتارەکەم بەوە پێک دێنم براکانم حەدیثێکی پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام فەرمووی إن العبد المسلم فەرمووی عەبدێکی مسلمان عەبدی مسلمان کاتێکەوە نوێژ دەکات لا يصلي الصلاة کاتێکەوە نوێژ دەکات يريد بها وجه الله مەبەستیشی لەو نوێژە تەنها خوایە تەنها مەبەستی خوایە پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام فەرمووی هەر عەبدێک وا بێت نوێژ بکا و لە پێناوی خوا ئەوە گوناهی لێ هەڵدەوەرێن هەر وەکو چۆن ئەو دارە دەبینن کەوا گەڵاکانی لێ هەڵدەوەرێت نامانوێ گوناهمان لێ هەڵبوەرێ با قۆڵی مردایەتی لێ هەڵکەین و دەست بکەین بە نوێژکردن براکانم حەدیثی زۆر هەیە لە پێغەمبەرەوە عەلەیهی الصلاة والسلام کە باسی نوێژ و فەزلی نوێژ دەکات شێخ الئیسلام ابن تەیمیە دەفەرمێ زۆرترین حەدیث لە پێغەمبەرەوە کە هاتبێ عەلەیهی الصلاة والسلام باسی نوێژ و جیهادە بۆیە ئەم دینەی ئێمە ڕاگرەکەی بریتێ لە نوێژ کە ڕووخا ئەوە دینمان ڕووخاوە خوا پەنامان بدە وە سیفەتی هەموو پێغەمبەرانە ئەوەتە پێغەمبەر ئیبراهیم داوا لە خوا دەکا ربی اجعلني مقيم الصلاة ومن ذريتي إسماعيل سلامي خوای لەبێت يأمر أهله بالصلاة أمري بكسكاري دكر بنويش عيسى سلامي خوای لێبێ ئەوەتە لە بێشکەدایە وأوصاني بالصلاة والزكاة ما دمت حيا خوای گەورە وەسیەتی نوێژ و زەکاتی پێکردو لە بێشکەدایە وا دەفەرمێ ئەوە پێغەمبەر زەکەریایەکەوە وتمان وهو قائم يصلي في المحراب لناو محرابەکەیدا خەریکی نوێژکردن بوو کاتێک مەلایکەتەکان مژدایان پێدا ئەوەتە پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام وأمر أهلك بالصلاة واصطبر عليها خوا ئەمری پێدەکا ئەمر بە کەسوکارت بکە کەوا نوێژ بکەن وأقم الصلاة لدلوك الشمس إلى غسق الليل کاتێک ڕۆژ لەدادا خەریکی نوێژکردن بە وەخت دیاری کراوە بۆ نوێژەکانمان ئەمە سیفەتی پێغەمبەرانە دەی براکانم ئەگەر وامان کرد ئەم نوێژە بەختەوەری دنیا و ئاخرەتمان بەنسیب دەکە بەڵام ئایا ئێمە واین ئایا ئێمە هەوڵمان داوە ئەم هۆکارە دەست پێوە بگرین بۆی بەختەوەر بین بەخوا کەممان داوا دەکەم لە خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی و سیفاتە بەرزەکانی لەوانەمان بژێڕێ کەوا دەست دەگرن بەم عیبادەتە گەورەوە ئەم واجبە جێبەجێ دەکەن هەرگیز و هەرگیز هیچ کارێکی تر ناخەنە پێش ئەو کارەیانەوە یا ڕەبی خوا لەوانەمان بژێڕی چۆن کەوا یەکەمین شت لە قیامەت لێمان دەپرسنەوە نوێژەکانمانە لە دنیاش گرنگترین شت بەلامانەوە نوێژەکانمان بێ خوایە ئەوەی کەوا زۆر خەفەتی پێ بخۆن لە دەستمان بچێ وامان لێ بکەی تەنها نوێژەکانمان بێ یا ڕەبی خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانە سیفاتە بەرزەکانە بە بەهەشتەکە شادمان بکەین چۆن لێرە کۆبووینەتەوە ئەوها لە بەهەشتەکەتدا کۆمان بکەیەوە
يا ربي خواي پروردگار برايك ناراحتيكي بسر هاتوا يا ربي خواي ناراحتيكي لسر لا ببي پروردگار ناراحتيكي لسر لا ببي يا ربي خواي پروردگار اويك وا تشي هي يا ربي خواي تشي بو حل بكي خواي ناراحتينا خوشينا سر مالكان من لولا كمان بريدرو يا رب العالمين خوايا هدايتي گنج كان من بديك وبقرن ونويج بكن يا ربي خوايا دعاء كان من قبول بكين آمين والحمد لله رب العالمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين من كل ذنب فاستغفروه إنه الغفور الرحيم. قوموا إلى صلاتكم. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.